بیرکاری پۆلی حەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 68 لێکدانی ژمارەیەک لە بڕێکی جەبری. لێکدانی ژمارەیەک ژمارە ئاسانە بزانم مانای چییە، بەڵام بڕێکی جەبری مانای چییە؟ واتە بۆ وێنە 6 پیتی س ئەوە بڕی جەبریە، یان 13 پیتی پ بڕی جەبریە، چونکە لە جیاتی ژمارە پیتەک نووسرایە کە هەندێک جار ژمارەکە دیار نییە، یان بۆ وێنە 9 پیتی ژ کۆ 1 ئەوەش هەر بڕی جەبریە، هەمووی بەیەکەوە. ئێستا لە سێگۆشە ڕێکەکەی لای چەپ ڕامێنە، واتە سێگۆشەکەم هەیە دەچم تەماشای دەکەم، ئەو سێگۆشەیە ڕێکە. ڕێکمانای چییە؟ واتە هەموو لایەکانی هەر لای وەکو لایەکەی دیە درێژی لایەکانی، لایە سۆرەکە ئەوەندەی لای زەردەکەیە، ئەوەندەی لای سەوزەکەیە، و هەروەها ئەگەر گۆشەکانیشی وەکو یەکن، هەمویان هەر یەکەی 60 پلەیە، ئەوە سێگۆشەی ڕێک. بەڵام لێرە درێژی لایەکی دیار نییە، لە جیاتی بڕێکی جەبری هەیە کە ناوی چواردە، لێرەش هەر چاردە، لێرەش هەر چاردە، بەڵام واتە وەکو یەکە. ئێستا لێم داوا دەکرێ دیتنەوەی چێوەی ئەو سێگۆشەیە. چێوەی ئەو سێگۆشەیە کوو ببینمەوە، دەبی بزانم چێوەی سێگۆشە واتە سەرجەمی هەر سێ لایەکان، دەبی ئەمن هەر سێ لایەکان کۆ بکەمەوە، ئەوجا چێوەکە دەبینمەوە، واتە چواردە کۆ دیسان چواردە، دیسان چواردە، هەر سێکیان کۆ بکەمەوە، 4 و 4 و 4 دەکاتە 12، بەڵام پیتەکان کۆ ناکرێنەوە، 12 ئەوها دەنووسرێ. لێرە لەو بابەتەی دەیانەوێ لە جیاتی ئەو کۆکردنەوەی چ بکەمە، من بینم لە جیاتی ئەوها کۆ بکەمەوە، کاتێکی زۆرم پێدەوێ بینم یەکسەر سێ، چونکە سێ لای هەیە سێگۆشە، جارانی یەک لە لایەکانی بکەم، هەمان ئەنجامم بەدەست دێ، چونکە لە کاتی لێکدانی ژمارەیەک لەگەڵ بڕی جەبری تەنیا ژمارەکان لێک دەدرێن، پیتەکە هەروەکو خۆی لە تەنیشتێک دەنووسرێتەوە، چونکە ئەو چارە لە مابەینی 4 و پیتی د 4 جاران پیتی دە، واتە هێمای لێکدان هەیە بەڵام نانووسرێ، کاتە وەکو ئەوەی وایە 3 جاران 4 جاران د، واتە 3 جاران 4 دەبیتە 12، 12ش دیسان جارانی د. ئەگەر بەهات بە ئەوهاش بە بۆ وێنە 3 جاران 4، چاریش هەر بەخۆی جاران بۆ وێنە 2 بە، هەمان شت بوو، دەتوانم بنووسم 12 جاران 2، و ئەگەر 12ش جارانی 2 بکەم دەکا 24، بەڵام لێرە چونکە نازانم پیتەکە چەندە، هەروەکو خۆی دەینووسمەوە. بۆ لێکدانی ژمارەیەک لە ڕادەیەکی جەبری، ژمارەکە لە هاوکۆڵکەی ڕادە جەبریەکە دەدرێ، واتە تەنیا ژمارەکە لە هاوکۆڵکەکەی دەدرێت، تەنیا لە ژمارەکە لە پیتەکەی ڕاستە دەدرێ، بەڵام ئەنجامەکەم بەدەست نایە، هەر دەبی پیتەکە وەکو خۆی بنووسمەوە. کاتێک کە پیتەکە بۆ ژمارە، ئەوجا دەتوانم ئەنجامەکەم بەدەست بێ وەکو ژمارە. ئێستا بچینە لای ڕاهێنانی ژمارە 1. لێکدانی ژمارەیەک لە ڕادەیەکی جەبری. ژمارە 7 ئەگەر بمەوێ
لێکدان لەگەڵ 5 س بێگومان پێویست ناکە ئەمن لە هەمان کات هێمای لێکدانم هەبی و لە هەمان کاتیش دوو کەوانم هەبی یەک لەوانە بەس بوو ئەگەر کەوانم هەبی هەروە ئەوها 5 س یەکسەر دەبی ئەمن بزانم ئەوە لێکدانە بەڵام لێرە زیاتر ڕوونیان کردیتەوە لە هەمان کات هێمای لێکدانیشیان نووسە ئەمن چ دەکەم زۆر ئاسانە تەنیا هەفتی جارانی پێنجی دەکەم دەکا 35 پیتەکەش هەروەکو خۆی لە تەنیشت 35 دەنووسرێتەوە بەڵام دەبی ئەمن بزانم لە هەمان کات ئەوە 35 جاران پیتی س بەڵام لە کاتی جاران نانووسرێ کاتە کە ژمارەکم هەبوو و پیتە چیشم هەبوو نانووسم جاران بەڵام ئەگەر کۆبە 100% دەمنووسی ئەوها دەمنووسی کۆ نابی نەنووسم تەنیا جاران نانووسرێ هاوکۆڵکەمانای چییە؟ هاوکۆڵکە ئەو 5 هاوکۆڵکەی ئەو پیترە واتە من ئەگە دوو ژمارەم هەبوو دوو جاران هەفت دوو هاوکۆڵکەی هەفتە هەفت هاوکۆڵکەی دووە دوو کۆڵکەنا ئێستا ڕاهێنانی ب ئەو جارەی دیسان 6 لە بڕێکی جەبری شەشەکەی تەنیا جارانی چاری دەکەم ئەوەی ڕاستی بی ئەو هەنگاوە پێویست ناکە تەنیا 6 جاران چار دەبیتە 24 و هاوکۆڵکەکەی دی کە پیتی ئەو پیتەیە توان سێ وەکو خۆی دەینووسمەوە لێرە کەواتە تەنیا 6 جارانی چاری دەکەم زۆر زۆر ئاسانە لە چوارگۆشەکەی لای چەپ ڕامێنە تەماشای ئەو چوارگۆشەی بکەم کە لە لای چەپ هەیە تەماشای ئەو چوارگۆشەی بکەم لە لای چەپ بۆ دیتنەوەی چێوەی چوارگۆشەکە دەتوانی کۆکردنەوە بەکاربیێنی ئەم چوارگۆشەکەم هەیە چوار لای هەیە بەڵام چوارگۆشەواتە لایەکانی وەکو یەکن ئەو لایە ئەو بڕە جەبریە هەمان ئەو بڕە جەبریەیە بێگومان هەمان بڕە جەبریەکە لێرەش هەیە بەڵام نەنووسرا دەبی بە خۆم بزانم لێرەش هەمان بڕە هەیە ئەو جا ئەگەر چیوەیان لە من داوا کرد ئەمن پێویستە ئەو چوار بڕە جەبریەی کۆ بکەمەوە کۆیان دەکەمەوە ئەوها بەو شێوەیە لە تەنیشتێک دەیان نووسم بڕی یەکەم بڕی دووەم بڕی سێم و بڕی چارەم بەڵام بڕەکان وەکو یەکن پاشان پێویست ناکە ئیدی کەوانەکان هەمووی لا دەبەم چونکە هێمای کۆ هەیە هەمووی کۆیە کەوانەکان هەر لا دەبەم پێویست ناکە بڕە جەبریەکان ئەوها لە تەنیشتێک دەنووسرێنەوە بۆ یەک بڕ ئێستا دوو س کۆ دوو س کۆ دوو س کۆ دوو س دوو هەمووی کۆ دەکرێتەوە دەبیتە 8 دانە س پاشان ئەو یەکە لەگەڵ ئەو یەکەی لەگەڵ ئەو یەکە لەگەڵ ئەو یەکە دەبیتە چار دانە یەک واتە چار بڕەکە ئەو های لێ هات بووە 8 س ئەوە چێوەی چوار گۆشەکەیە بەڵام ڕێیەکی دیش هەیە لە جیاتی من ئەوها خۆممان دیکەم کۆ بکەمەوە ڕەنگە هەڵەی بکەم ڕەنگە کاتم زۆر پێ بووێ ڕێیەکی زۆر ئاسان هەیە ئەویش چار جارانی یەک لە لایەکانی جارانی ئەو بڕە جەبریە ئەو جە پاشان سیفەتی بەشینەوە نووسرایە بەکاربینە واتە ئەو چارەی چونکە ئەو بڕە جەبریەم لە دوو ڕادە پێکاتیە چارەکەش یەکەم جارانی ڕادە یەکەم دەکەم دووەم جارانی ڕادەی دووەم دەکەم وەکۆی بەشینەوە چار جاران دوو س جاری دکەش چار جاران یەک چار جاران دوو س وەکو گۆتمان تەنیا جارانی کۆڵکەکەی دەکەم چار جاران دوو کە دەکاتە 8 ئەوە پێی ناوێ ئەوەی ڕاستی بی بنووسرێتەوە یەکسەر دەکا 8 س ئەو چار جاران یەکسانە بە چوار بێگومان هێمای کۆ لە مابەینیان هەیە
ئەو ئەنجامە هەمان ئەو ئەنجامەیە. بەڵام لێرە چونکە بابەتەکە باسی لێکدانە، لێکدانی ژمارەیەک لەگەڵ بڕەکی جەبری کە زۆر ئاسانە. تەنیا لێکدان لەگەڵ کۆڵکەکەیە، هاو کۆڵکەکەیە. بێگومان لێکدانیشە لەگەڵ ئەو پیتە، بەڵام ئەنجامەکی نییە، هەردەبی لە تەنیشتی بنووسرێتەوە. تەواو بووم لە لاپەڕا 68. دەتوانم باسی لاپەڕا 69 بکەم تۆزەک. لاپەڕا 69 ئەو ڕاهێنانە لێکدانی ژمارەیەک لە بڕێکی جەبری هەمان بابەتە. ئەو جارەی بڕە جەبریەکە لە دوو ڕادە پێک دێ، هیچ کێشە نیە، لە دوو ڕادەبی لە 100 ڕادەبی هەمان یاسایە. یەکەم جار چارەکەی لە ڕادەی یەکەم دەدەین بە سیفەتی بەشینەوە، دوایە هەمان چوار لە ڕادەی دووەم. لە کاتی لێکدانی 4 لەگەڵ 5 دەبیتە 20 کۆوە 4 جاران 3 ئەو پیتە یەکسانە بە 12 هەمان پیت. دوایە لێرە دەبی ڕاوەستم، ناتوانم هیچ بکەم چونکە پیتەکان وەکو یەک نینە، ناتوانم 20 کۆ بکەمەوە لەگەڵ 12. هەڵەیەکی گەورەیە. ئەگەر بچم 20 بینم کۆی بکەمەوە لەگەڵ 12 و بنووسم یەکسانە بە 32. کەواتە دەبی ڕاوەستم لەوێندەر. ڕاهێنانی ب لێرە بڕە جەبریەکەم لە 3 ڕادە پێکاتیە، هەشتەکەی بە سیفەتی بەشینەوە یەک لە ڕادەکان دەدەهام. 8 لەگەڵ ڕادەی یەکەم، ئەوجا 8 جاران ڕادەی دووەم، پاشان 8 جاران ڕادەی سێم، 8 جاران ڕادەی یەکەم، 8 جاران سێ دەکا 24. پیتەکار وەکو خۆی دێتە خوارێ توان 2، 8 جاران س، چونکە س واتە یەک س هەروەکو خۆی دەمینێتەوە 8 س، پاشان 8 جاران 2 یەکسانە بە 16. ئەوە ئێستا نمونەی سێم، کارگەیەکی سابوون بۆ چاککردنی فرۆشتن پێدانێکی تایبەتی پێشکەش بە دابەشکارەکانی کرد. بەستەی تایبەتی ئامادە کرد کە هەر بەستەیەک پێکاتبوو لە 3 سندوق لە پارچە سابوون و 6 پارچە سابوونی خۆڕایشی تێدا بوو. واتە هەر بەستەیەکی بکڕی 6 پارچە سابوونی خۆڕایی هەیە و 3 سندوقیش سابوون هەیە کە نازانین جارێ چەند سابوونیان تێدایە. یەکێک لە دابەشکارەکان چەند بەستەی داوا کرد؟ 7 بەستەی داوا کرد. گۆڕاوی س بەکاربینە بۆ نواندنی ژمارەی پارچەکان لە هەر سندوقێک. پارچە سابوون مەبەستیتی. بۆ نووسینی بڕێکی جەبری کە ژمارەی ئەو پارچە سابوونانە دیاری بکە کە دەگاتە دابەشکارەکە. ژمارەی ئەو پارچانە چەندە؟ ئەگەر هاتوو لە یەک سندوق 12 پارچای سابوون هەبی. بێگومان پرسیارەکی زۆر پێویستی ناکرد ئەوها دوور و درێژیکەن، پێویستی نەدەکرد ئەوها ئاڵۆزیکەن. یەکەم جار گۆڕاوی س بەکاربینین، پاشان پێویست ناکە 12 پارچەی مادەم 12 پارچە هەیە لەبەرچە ئەو گۆڕاوی بەکاربینم شتێکی باش نەبوو. بەڵام لێرە ئیدی ئەو هەیە گۆڕاوی س بەکاردێنێن بۆ ژمارەی سابوونەکان لە یەک سندوق، چونکە بەستەکە 3 سندوقە واتە 3 جاران س، پاشان 6 سابوونی خۆڕایشی تێدایە واتە بڕەکە کردیە 3 س کۆ 6. ئەو کەسەی کە داوای کرد دابەشکارەکە 7 بەستەی داوا کردیە واتە دەبی 7 بینم جارانی 3 س کۆ 6 بکەم،
پاشان بەهۆی بەشینەوە 7 جارانی سێ بکەم کردێ 21 پاشان 7 جاران 6 یەکسان بوو بە 42 ئەوە ئەگەر هاتوو نەمزانی بە لە هەر سندوقی چەند پارچە سابوون هەیە. ئێستا کە زانی و 12 هەیە لە جیاتی دانان بەکاردەینم ئەو پیتەی لا دەبەم دەنووسم 21 جاران 12 پاشان کۆی دەکەمەوە لەگەڵ 42 21 جاران 12 دیارە دەکاتە 252 ئەمن لێکم نەدایتەوە بەڵام ئەوها باوەڕ دەکەم کە دەکاتە 252 و کۆ 42 لە هەنگاوی دووهەمین هەنگاو ئەو دوو ژمارانە کۆ دەکەینەوە 2 کۆ 2 یەکسانە بە 4 5 و 4 9 لە هەر لەو بەستەیە کە داوا کرابوو چەند سابوون هەیە 294 دانە سابوون دەگاتە ئەو دابەشکارەی کە 7 بەستەی داوا کردبوو. پاشان دەینە لای ڕوون بکەوە چۆن ژمارەیەک لە ڕادەیەکی جەبری دەدەی ڕوونمان کردەوە و ئەو سیفەتێک کە بەکارشی دەینی سیفەتی بەشینەوەیە. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 68 و 69 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی.